اندام پولیت بیرویا پارتیا دموکراتا کردستان پدکه همین هورامی جب پیاد خواست همو پیوندین خواه به پکک را قطب که و نشان بده که او هزک سوریه و جبو کردین سوری کارد که همین هورامی گوت پیوسته پیاده به فرمی راگهینه بیجه که او هزک کردیه دناوا سینور سوریه ده و تو پیوندیه که وی ریکستنی و ایدولوژیک لگل پککی تونه دبیجه اگر پیاده و گاوه باویجه و آلیکاریه که مزم به هم جبو خواه هم جبو حریم کردستانی او ری لبر بهانه این که دبن صدما تهدیدین لسر روش آوای کردستان جی بگره یعنی همین هورامی دبیجه اگر پیاده بفرمی خوشبکه که قطب که افتش توی چی ببن کلیلی پاراستنی پیگی کرد لروجاوای کردستان بید تا بتواند لو معادلة تازي استال سوريا هاتو تارا اويك برزان لبيادا همو بيوندي تي خويا لقل بكك ببصرينن وبالرسمي راي بگينن كاوان هزيكي كردي كردستانياني روج اواي كردستانن لچوارچوي سوريا بوما فروكاني قلي كرد لچوارچوي بروسيكي اشتي ديمقراسيانه وگورانكاري دستوريكاني سوريا لچوارچوي سوريا ولنا سوريا اوان خباتا كان وهيج بيونديكي ايديولوجي تنظيمي فكريا ببككو بربرسان وقياداتي بككواني اگر ما بكان گورترين يارمتي خوشيان ايمش لهريمي كردستانيان ويارمتي زورك لكومالگاني ودولتيش انكا ريقه بجيرد لو هولاني كبهوي بيامي بككو استا بو اوشنانا هيك باسكري بنيرن دما كان بحث روج أوي كردستان كان راسته جغرافيا وي لجور باش الدنيا كردستان بتوكا نفوس أويجي الجورا باش الدنيا كردستان كيم عندك ليه جهوي استراتيجيك جيوبوليتيك قال لك جرينجا براست يعني برسا كرد السوري بيشارة سركرن باندورا كوي تأثير كوي قال لك باش لحرس باش الدنيا كردستان ده بتايبتي باكرو باشوري كردستاني روداوي نرينا هجمارك ولاتين باشوري كردستاني لسر روشا روج أوي كردستاني استاندية بنيرن كا أو شد بيجن نرين نوان جدانه لنرين نوان جي حمود برجواندية كردان دانه برايتو پارتەکانی ڕۆژاوا ئەنە کەسە و پێنەکە دەتوانە شاندی هاوبەش پێک بێنن بۆ گفتوگۆ لەگەڵ دیمەشق ئینشاء الله وا دەبی ئەگەر هۆرد و عزب وەکو برا لەسەر مێزی گفتوگۆ بەخۆیان اتفاق بکەن و لەگە حکومەتی تەشکیل بکەن و بچنە پێش زۆلۆ کوردی نەتیجەشی زۆر باش دەبی ئەگەر جودا ڕێیان نەبی ئەوە زەرەر دەکەن برا ئەگەر یەکگرتوو بن کورد قازانج دەکەن پێت وایە یەک بگرن دەبی یەکتر بگرن گرنگە یەکدەنگ بن چونکە ئێمە ئەزمونمانەیە لەگەڵ مێژووە هەر کاتێک کورد لە هەر قۆناغێکدا یەکدەنگ بوو بێت بێگومان سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە ئەگەر ئەزمموی هەرمی کوردستان دووبارە نەکەنەوە لە کاتی ساڵی 2023 هیوادارم کوردانی ڕۆژاوا بتوانن لەگەڵ سووریا ڕێبکەون و ئەو ئامانجێ هەیەیانە چەند ساڵە خەباتی بۆکەن بتوانن هیچ نەبێت سەربەخۆیەک وەربگرن ئینشاء الله ئەمەل هەیە کورد هیوا هەیە ئینشاء الله تعالى كرد لكرد مترسي لدواي هذا بيقرنوا زي فرد وشاندت هني زحمت ببن اگر کساتی که وگی سروک بارزانی تداخل دوی شغل دانا کد گلک زحمت شاندگی پیک بینن بچنه شام شتش زحمت نینه بوین نوین افروکا حولاتی دخوازی جد کن و موافق حولاتی آنه نموافق آنه دچن موافق بسیار موافقه کنده بسیار تا که کسی کرد کن کرد افروکا پیوستی وان حکومت و دست سیاست مدارت ما هیا حلوسته کی جوان بچن و دستش موافق ملت خانه بردن اگر هر یکی کیان وکو شاندکی جواز روشتن بو گفتگو کردن چه زیانی کی دبی بوده هاتوی کرد چه زیانێکی دەبی لۆ داهاتووی کورد لە فەزلی خوای گەورە بەزاری و بەروە پێش بووە بەڵام هەریەکە و بۆ زیاد بچی لەسەر مێزی گفتوگۆی دابنیشن و گفتوگۆی بکەن کورد پەرتەوازە دەبی حکومڕانی و حکومەتەکەیان بەروە پاشتر دەبی هیچ شتێک بە کە لە ڕقی نابی هەر بە قسەی خۆت برەی بەرێ نابی دانیشە لەسەر مێزی گفتوگۆ یەکتر بی نەقەنەعەت
هەم میلەتەکەش قازانج دەکا هەم لە خۆشیان قازانج دەکە. دۆخی ناوچەکە هەستیارە بۆ پێی کە گۆڕانکاری بەسەر تەواوی ناوچەکەدا دێت لە ڕووی سیاسی و ئەمنی و اقتصادی و ئابوووریەوە ئەگەر کوردیش لەم بارودۆخەدایەک دەنگ نەبێ بێگومان زۆربەی ئەو دەستکەوتانەی لە ڕابردوودا شۆڕشی لە پێناودا کردووە و هەنگاوی بۆ ناوە بێگومان لە دەستی دەدات. خۆتە زانی ئەمە دوو پارچەکەمانەیەوە تا ئێران تورکیا هەژێر دەستەی ئەو دەسەڵاتن ئێستا هەیە ئەوانیش پێ ئەچێت ئەگەر ڕێک نەکەون هەروان بەسەر بێت بەڵام هیوادارم ڕێک بکەون من یعنی خەم ئەوەیە کە ڕێک نەکەون کوردەکانی سوورای ئێستا کە لەو بارودۆخەی تێدا دەژین زۆر پێویستیان هەیە بەیەک دەنگ بچن گفتوگۆ لەگەڵ ئەو دەسەڵات تازە بکەن دەسەڵاتی تازە پێم وابی یعنی کراوەی ئێستا بۆ هەموو لایەنەکان و ئەوانش ئێستا هەڵە بچێن گفتوگۆی لەگەڵ ئەو دەوڵەتە بکەن تا بتوانن کوردیش لێوێ بە خۆش و شادی بژین. بێگومان gelek zarar dil Kurda kevt welam heta belki em dibêjin namînet. Divêtin kesekî wekî Serok Barzanî tedaxilê divê şolê da biket û bigehne şandekê Şamê. Zarar li vê Kurdistanê jî dibitin ya Iraqê em têda dijîn Evrika Kurdistana Sûriye ne yek helwîz bitin ehzab edmeyet Kurdî ne ek dilbin mafê Kurdîniyê bigerin ne mafê hizbatiye bigerin heker vê nekin ekî digerek zararet mezin bînin.